ئێمە لە سودی کراوی کوردستان 24ەوە لەگەڵتانین ئەمانوێت سەبارەت بە ڕەوتی بە جینۆساید ناساندنی کورد بە تایبەتی کوردانی فەیلی لە ئاستی نێودوڵەتیدا قسە بکەین. من بەڕێز سادق فەیلی سەرۆکی دەستەی پارێزەرانی دۆسەی جینۆسایدی کوردانی فەیلی لە دادگای باڵای تاوانەکانی عێراقم لەگەڵا لێرە میوان مەزۆر بەخێر بێ. باسمان لە جینۆسایدی گەلی کوردستان بەگشتی و جینۆسایدی کوردانی فەیلیە لەسەر ئەو بابەتەیە ئەمانوێ بزانین کە لە ئاستی نێودوڵەتیدا چۆن دەکرێت ئەم پرسە بە نێودوڵەتی بکرێ ئەم جینۆسایدە بەو شێوازەی کە هەیە نیشان بدرێ. سپاسان دەکەین بۆ ئەو چاوەکانت. پێشەوە بچێنەوە مۆزوعەکە بەڕاستی دوێنێ ئێمە کە افتتاح کرد بە سەرۆکاتی کاک مەسعود بەڕاستی شتێکی گەورەیە کە دەستی پێ کرد بە وشەکەی فەیلی. دڵم زۆر پێخۆش بەڕاستی ئەو کنگرەیە دەبوایە زووتر بکردبە عەلە کولن هەر باشە ئەو کنگرەیە هەموو کوردەکان نزیک دەکەنەوە شتێکی باشە بەسپاسەوە یعنی شتێکی باشیان کردیە بەنسبەتی کە باسەکە من دوێنێ لە بەحسەکە ئەو شتە باسم کردیە ئەگەر دەپەتم بدەی لێرە ئەوەکەی بەنسبەت دادگای باڵای تاوانەکانی عێراق ئەو دەسەڵاتەی هەیە هەندی جار زۆر کەس پرسیار دەکات وەکو جەناب دیسە پرسیارت کرد بۆ لە محکەمەکانی دەولی پێشکەش ناکرێت یا تەحویل ئەو محکەمانە بۆ ناکرێت. طبعا یەک لەو محکەمەکان محکەمەی ڕۆما هەیە کە لێرە باسم کرد بەس ئەگەر عەفوەن نظام ڕۆما لە ئەساس لە محکەمە جنایە دەولیە. ئەو محکەمەیە طبعا دانراوە لە حالەتی لە دوو حالەت دەتوانیت لەو شوێنانە قەزایەکان سارە بکرێت. یەکی ئەگەر محکەمەی عێراقی سقوط بکرێت فەشل بکرێت وەکو لە کاتی ڕوخانی سەدام نظامی عسکەری سڵتەی عسکەری ڕوخا بەڵام سڵتەی قەزاقی ما یعنی بەقاوەمەتی کرد و هیچ مشکلەی نەبوو. لە حالەتی دووەم ئەگەر محکەمەی عێراقی نەیتوانی ئیشەکانی خۆی جێبەجێ بکات بە سوورەت بتوانانی تاوانەکان بۆ خۆیان ئەوە لەو دوو حالەتە دەتوانیت لە بۆ محکەمەی دەولی. بەڵام ئێمە کە توانیمان محکەمەی عێراقی هیچ عیبی نەبوو توانی ئەو ئیشانە هەموو جێبەجێ باشە. ئێوە بەڵگە و دوکمنتی پێویستان لە بەردەستایە بۆی کە توانرا لە دادگای باڵای تاوانەکانی عێراقم کەیسانە بە جینۆساید بناسێنرێن. بەڵام چی کراوە لە دوای ئەوە بۆ ئەوەی کە قەرەبووی کوردانی فەیلی بکرێتەوە بۆ گۆڕە بە کۆمەڵەکان بۆ کەسانی کە بێسەر و شوێن کراون؟ بەڕاستی بڵێن بەداخەوە یانە ئەو ناتوێن یعنی محکەمە ئیشی خۆی کرد قەرار خۆی دەرهینا هیچەکان هەموو جێبەجێ بەس جهەی تەنفیزیشتان یعنی ئەوە نەبووە بڕوات هەبی لە پەرلەمانی عێراق قەرار دەرچووە قەرارکەش لامە ئەوە قەرار ڕقم 16 2010 پەرلەمانی عێراق دەربارەی تعویز کە لە 9 مادە نووسراوە بەس ئەوە تقریبا 13 ساڵی تا ئێستا کەس ئەوەی نەیکردووە یعنی ئەوان بەریارەکان دەرێن بەس دەبێت حکوومەت و جهەی تەنفیزی ئەو ئیشانە بکرێت بە هەماهەنگی لەگەڵ ئێرە نەبەسی کوردی فەیلەکانی بارزانیەکان ئینتفاضای کەکسەکانی تر حەلەبجە هیچ نەکراوە بەڕاستی یعنی دڵخۆش بکرێت لە بۆ ئەوەی کە مرد بەس ئەوەی کە کەسوکارەکانی قەڵ دڵیان خۆشکەن یعنی حرەکەتی نەکراوە هیچ باوەڕ کە مەسەلەی فەیلیەکان لە هەموو ئەوەترە یعنی معقەدە چونکە گەنجەکانیان تا ئێستا یەک ڕفاتیان بەدەست یەک شوێنیان دیار نییە. باشە ئێستاش ئەوەش کە لە هەرمی کوردستان کرا ئەوەی کە ئەمڕۆ دووەم ڕۆژی ئەم کۆنفرانسە یەکەم جارە کۆنفرانسی لەو شێوەیە بکرێت بەڵام ئەوەی کە گرنگە لە دوای ئەم کۆنفرانسە هەنگاوە کردەیەکانە لە بەرامبەر ئەم کەیسانەدا ئەمانەدا ئێوە ئەتوانن چی بکەن لە دادگای باڵای تاوانەکانی عێراق و پارێزەران وەکو ئەو کەسانی کە لەم بوارەدا ئیش دەکەن چۆن دەتوانەمە بەکردەوە بکەن؟ ئەمە طبعا دادگا تازە تەواو بەس ئێمە طلباتمان هەیە و داخوازیمان کردیە لە ئەوەکەی لە کنگەلی ئەخیر ئاخر ئینشاڵڵا ئەوەی دەکەین کە داوا لە حکوومەتی ئێرە دەکەین لە کاک مەسعود دەکەین کە ڕئیس حکوومەتە لە وەزارەتی شەهیدان وەزارەتی مالیە مفاتەحەی حکوومەتی مەرکەزی بکەن فێدراڵ ئیشەکە زیندووکەن هەموو شتەکان ئامادەیە یعنی مفاتەحەیان کەن کەیسەکان زۆرە
تعويضات الكرد يعني معقول نية يعني أوهم كرده درب دركرة مشاكل يعني هي نقطة كي مهم عراق لشرع عراق الكويت تعويض يعني دالة نوتكا بله باشا بو دولتك دور دتواني تعويض بلا بلام لصاحب مالك يا اي خوي تعويزي نداوة تعيسة يعني أول زور ناخوش باش أما سبارت بكرداني فيلية بلام أما بيني ومعنا كقلي كرد كارساتي زوري بسردهات ولا أنفال وكيميا باران وقوري بكمل وكمل كارساتي ديكا لم دوايانش دا كمل كجي زديا كانوا راكواستنيان بوشنا كاني ديكا زور هول درا ولا رقي دبلوماسي ولاتاني دنيا بين سردن أم تاوانا بجينوسايد ناسينن شن ولاتك لبرلماني خويانا وكو ألمانيا وهولندا ولاتاني ديكم كاريان كردوا كرد دتواني چون لم درقانا كالكور بقريت بويكا بجدي بين السردنج لسر أم تاواناني كبران بري كراوة وكو تبسعو كونغريش تكي باشا يعني كونغريكي وبلين دولتية يعني لهمو جيك هاتوا يعني هما مبارزر مان لأمريكا هاتوا ولا بريطانيا لإيران هاتوا لهمو جيك هاتوا أوانا تشيان بي أو بارزرو أكاديمياني كاتونا توان شركة هبو يعني هولدا دن بله يعني برواد هبي عندي جيه يعني نازان كيس كان نازان يعني حتى وين نزيكا كان نازان حلبجة شبو يعني إيماء إعلان من ضعيفة يعني دون دوسي برادر لبوالا وبوارا قسيان قسكانيان جوان بو إعلانه كان بس لبو داخله يعني لبو دروانية ما هول بدين أو كيسانة أو نكبتانية لبو دروا بلاوي كينا لو بلاوي نوكد على ما كده زاني طبعا بتأكيد سامو هاتون باوش دزانين شو هي دزانين فيلي شو دزان بازين دزانين حلب شو باور كان نيازا باور كان دزانين وش فيلي على شيء بناء غلط تيدقان مراسته بلام بوشي ويا يشكل كم دتواني لمحاكم محافلي دولي لمحكمة كان دتواني إساريك وكم محامي كالدنيا هاتبو إساريك هول دين دتشم سليماني هول دم وشانة أو بكم إساريك يعني يارمتي وإيش بدن نبلا برز صادق فيلي سروكي دستي بارزراني كيسي جينوسايدي كرداني فيلي لدات جاي بالاي تواني كان يعرف كان أو بكم بس أجر بكرتي لبرد كاتم كم لبرد السما بخوا إيش كزور أو بس تفكين أو هاي كاتانيش أو دوكيومنتانا تايبة بكيسي كرداني فيلي بلي بأمري صدام وتوقيعي بلي بس أجر أماجي بيبكي تا بيداي دكي بوي كبتواني قصي لسر بكين كاتك من زور كما بس بكرتي أجر طبعا چونك زور گرنگه براستی چونك ما هر باز دكين طبعا زيكي أو جنجانه که بيسرشون انتاسته يعني دايك هي باب هي مردوه لحسرتي نالكاني نيبيني نقرايتوا او جاي من ليره عفوا يك كطه ياسين من ضمن متهم كان بو كلا تحقيق لقليا ولا محكمه بو احترافي كرت او ليره بكشتني 10,000 كردي فيلي شو خوي مسؤولي طه ياسر رمضان بخوي كردشه طبعا كويتي من شانازينا كان بكردايتي وخويني اوم هي يعني زور انساني كي اوبو مسؤولي ملفي كرد فلكان بوا لكاتي خوي نائب رئيس وزراء بوا كايما لقى لي تحقيق مع كل محكمه اعترافي كرد حتى باسي اويكر كحسين كامل زاوي صدام نامي بو ناردو كي 400 كسبوا من بنيره لفيليا كان او انا هم بدوكيومنت هي لداتك طبعا هو اوي يعني اوي بوما بني راح او مان هي حفلك مان هي او نيزن حفلك مقصدي شيء حفلك شلون تاني لو انا كالكور بقرن لو دوكيومنت انا بلي اساره ما كلها محكمه يعني او اعترافك صريحه دياره وان دلي جنج كان ديارنين او اني ما كنت مكاك هو اعترافي كدي لا محكمه قصيك بلا شو اصدق اللي بو حفلك يعملك بو مردنا كشتيت يعني تجارب كيمياء لسنيان كردي اول شنو طبعا شو نكيش نزيك حدود ايران والسعوديه مخبريك اللي هو بله اما جي بي كرد ولا حتى نوع ما دكيش نسرا ولا وبزانن او شو نكي ديكي عينا
نزیک بەغایە لای نوگرە سەلمان ئەوش مەخبەرەی دیکە حتا ئەوەی کە لەسەر مەخبەرەکە بووە قسەیان دەکرد ڕۆژانە ئەوەندە کەس بۆمان دێنن بەس نیانتوە بەس ئێستا وتی دەتوانانی قسە بکەین بە کێوی خۆمان. باشە زۆر سپاس زۆر بەڕێز سادق فەیلی سەرۆکی دەستەی پارێزەرانی دۆسیی جینۆسایدی کوردانی فەیلی لە دادگای باڵای تاوانەکانی عێراق میوانی کوردستان 24 بووی. زۆر سپاس لە ستودیۆ کراوەی کوردستان 24 لە کۆنفرانسەکەەوە لەگەڵتان بووین تا سبەی نەشەم کۆنفرانسە بە میدیایی بە سپۆنسەری میدیای کوردستان 24 بەردەوام دەبێت. سپاس کە لەگەڵمان بوون.